پرسی کات و گەشتکردن بە کاتدا لە مێژە بیر و خەیاڵی مرۆڤی داگیر کردووە. مرۆڤ هەمیشە ئەوە لە لای جێگەی پرسیار بووە: کات چییە؟ ئایا دەکرێت بەرەو داهاتوو گەشت بکەین؟ یاخود دەشێت بگەڕێنەوە بۆ ڕابردوو دەستکاری ڕووداوەکان بکەین؟ لە نێو فۆلکلۆری گەلاندا لەو بارەیەوە چەندین چیرۆک بەدی دەکرێت. لە ئاینە ئاسمانەکانیشدا بەسەرهاتی یارانی ئەشکەوت لە قورئاندا دەرخەری ئەوەیە کە دەشێت هەندێک جار خێرایی کات بە پێی هەلومەرجەکان بگۆڕدرێت. گەشتی کات لە مێژە مرۆڤ بیری لێکردوێتەوە، هەر لە دێر زەمانەوە هەیە، بەڵام لە ئاستی بچووکە بۆ خێرایی بەرز ئێستا زانست ئەو شتەی دەستەبەر کردووە کاکرێ گەشتە کاتمان هەبێ، یعنی لە کاتا بتوانین بۆ دواوە بگەڕینەوە یان بۆ پێشەوە بچین. وەکو بیرۆکە بە درێژایی تەمەنی مرۆڤە. تۆ تماشاکە مەسەڵەن لە قورئانە تۆ ئەسحاب کافە هەیە، ئەوانەی کە لە ناو ئەشکەوتەکان کات بوو، ئەوانەی کە لە ناو ئەشکەوتەکان هێواشتر تێپەڕێ وەک ئەوانەی کە لە دەرەوەی ئەشکەوتەکان. ناو ئەشکەوتەکە وازانن هەر چەند سەعاتە یا شەوێرە ناو ئەشکەوتەکە بوون وەختێکە خەبەریانەوێتەوە، بەڵام لە دەرەوە چەند سەد ساڵ تێپەڕیوە. ئەمان نمونەیەکە لە بیرۆکەی گەشتەکات کە کات بە پێی بارودۆخەکان ئەگۆڕێ. ئالبێرت ئەنیشتاین، زانای فیزیای ئەڵمانی، لە ساڵی 1905 بە تیۆری ڕێژەی ئاسوویەکی تری بەرەو ڕووی بیرکردنەوەی مرۆڤایەتیدا بۆ گەردوون کات و بۆشایی گۆڕی و بۆ یەکەمین جار ئاماژە بەوە کرا کە دەشێت کات بۆ چاودێرەکان جیاواز بێت. تیۆری ڕێژەی ئەنیشتاین یەکەم جارکە ئەم بڵێن شتەی دۆزیەوە، یعنی لەوێەوە دۆزرایەوە کە ئەکرێ کات بۆ چاودێریەک بۆ چاودێرەکان جیاواز بێ، ینی سەعاتەکانیان کاتی جیاواز فێ. لە ساڵی 1905ەوە تاچووکە بە دژ بە عەقڵی نەریتی خەڵکە، عەقڵی نەریتی زانستی نەک عەقڵی نەریتی ئاسایی، یعنی عەقڵی نەریتی ئاسایی وەختێکە ئەسحاب کاف قبوڵەکە، وەختێکە ئەو شتانی کە بڵێن لە ئەفسانەکانی کۆنا هەبووە بە تایبەتەوانی ئاسیا هەبوو ئەوانەی قبوڵ کردووە، ئەوێ بە ئاسانی مش قبوڵ بکە، بەڵام عەقڵی زانستی ئەوە کاتە ئەمەی قبوڵ ناکرد و بەردەوام مشت و مڕی لەسەر بوو، هەتاوەکو بە زەقی لە مختەبەرە سەلما کە بڵێ تەنۆرکەیەک کە بە خێرایی بەرزترە جوڵێ تەمەنی درێژترە لە تەنۆرکەیەک کە بە خێرایی بچووک کەمتر ئەچوو. تیۆرەکەی ئەنیشتان وای کرد مرۆڤ بە جۆرێکی تر بیر لە گەشتکردن بە کاتدا بکاتەوە، بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە: بۆ ئەنجامدانی گەشتە کاتێک پێویستە چی بکرێت؟ ئێمە باسی تیۆریەکی زانستیەکەین کە تاقی کراوەتەوە و ئەزانین چۆن ئەکرێ کات بۆ بڵێن بۆ نەک کەسێک بۆ پارتیکڵێک جیاواز بێ لە پارتیکڵێکی کە. چونکە ئەم گۆڕینی کاتە، ئەم گۆڕینی هینە گۆڕین ئەنی بڵێن ڕێژەی بوونی کاتە لە ئاستی خێراییە هەرە بەرزەکانە ڕۆیە. ئەبێ خێراییەکان زۆر بەرز بن، یعنی لە نزیکی خێرایی ڕووناکییا بن کە خێرایی ڕووناکی یەکێکە لە بەرزترین خێرایی نەک یەکێکە بەرزترین خێرایی ممکنە لە گەردونە ئەبێ لە ئاستی ئەو خێراییە بێ و ئێمە ئەمە لە تاقیگە ئەتوانین ببینین، نەک لە تاقیگە لەسەر زەویشە بینێ. هەنێ تەنۆرکەمان هەن، ئەم تەنۆرکە بەچی دروستە بن؟ بەهۆی ئەوەوە دروستە بوون کە چێشکە گەردونیەکان ئەکەون لە بەرگە هەوای زەوی. کاتێککە چێشکە گەردونیەکان ئەکەون لە بەرگە هەوای زەوی، هەنێ تەنۆرکەی نوێ دروستە بن. بەو تەنۆرکانەی ماڵێن مۆن، ئەو مۆنانە تەمەنیان زۆر کورتە، تەمەنیان هێندە کورتە، ئەگەر تەنانەت بە خێرایی ڕووناکیش بجوڵن کە بەرزترین خێراییە ناتوانێت لە بەرگە هەوای زەویەوە بگا بە سەر ڕووبەری دەریە. بەڵام ئەوان لە سەر ڕووبەری دەریا ئەبینرێن، دۆزراونێتەوە. کەوابوو چۆن گەیشت؟ بۆ هۆکارە گەیشت ئەو کاتەی کە ئێمە بۆمان حەسیب کردووە کە پێویستێتی بۆ ئەوە کە لە بەرگە هەوای زەویەوە بگاتە سەر دەریا جیاوازە لەو کاتێک کە خۆی حەسیبی کردووە. ئەو کاتێک کە ئەو حەسیبیەکە کەم، ینی بڵێن درێژترەوە ئەگاتە سەر، کەمترەوە ئەگاتە سەر ڕووبەری. مرۆڤ بوونەوەرێکی نۆستالجیە، ڕابردوو بەشێکی گەورەی بیرکردنەوەکانی پێک دەهێنێت.
یاخود کارەسات و هەڵەکانی ڕابردوو بوونەتە هۆی ئەوەی مرۆڤ بیر لە گەڕانەوە بۆ ڕابردوو بکاتەوە تا دەستکاریان بکات. بەڵام زانست لەو بارەیەوە چی دەڵێت؟ بە بۆچوونی فیزیاییەکان گەشتی کات بۆ ڕابردوو لە ڕووی زانستی و لۆجیکیەوە ڕوبەڕووی گرفت دەبێتەوە. هەروەها وا دەکات ئەنجامدانی ئەم گەشتە شتێکی ئەستەم بێت. یەک شت ئەبێ جیاوازی بکەین لە بینی چوون بۆ ڕابردوو چوون بۆ داهاتوو. چوون بۆ ئەوەی کە تایسە باسماگر هەمووی چوون بۆ داهاتوو. یعنی سەفەر لە کاتا بۆ پێشەوە نەک بۆ دواوە. هیچ کێشێتیان نییە. سەفەر لە کاتا بۆ پێشەوە هیچ کێشێتیان نییە و ئەکرێ ینی من کە لێرەم تۆ بچیت ساڵی دواتر ببینی مەسەلەن. بەڵام بۆ ڕابردوو تۆزێ هەم لەباری لۆجیکی و کێشێتیایە هەم لەباری زانستیشەوە کێشێتیایە چونکە بۆ گەڕانەوە بۆ ڕابردوو تۆ بێ خێرایەکە سەر و خێرای ڕووناکیوێت. ئەو تێوەریانێک کە دامان ناوەوە ئەم منزومە زانستێکی ئێستەی پێ دروست بووە لەم تێوەریانەدا خێرایی ڕووناکی ناکرێ زیاتر ئەنی خێرایی ڕووناکی ئەخی خێراییەوە هیچ شتێ ناتوانێت لەو خێراییە بەرزتر بێت. بەڵام بۆ گەڕانەوە بۆ ڕابردوو تۆ بێ خێرایی ڕووناکی تێپەڕێنی. خێرای ڕووناکی مەسمونە بۆ شایە. کەوەم بەربەستی یەکەمە ئەگە بیشکری ئەمە تێپەڕێنی مەسەلەن بەهانێ فێڵی زانستی تر ئەمدا تووشی کێشەی لۆجیکیە بی. ئایا تۆ کە گەڕایتەوە بۆ ڕابردوو ئەتوانی دەستکاری ئێستا بکەین؟ یعنی بچیتە ڕابردوو بەرفەرسانی ڕوودا و ڕوویداوە حەز لێ نییە هەنە شتە بیێستای بینی هەستەکەی شتانە بە هۆکارە بۆ هۆکارەوەیە کە مەسەلەن لە ڕابردووە فرانشت ڕوویداوە ئەگەر تۆ ئەتوانی بچی دەستکاری ئەو ڕووداوانە بکەی بۆ ئەم ڕووداوانە ئێستا ڕوونەدا بۆ نمونە تۆ توانی بچی باپیرە بکوژی بەقەلەیەتی توێ بچی باپیرە بکوژی فێگە باپیرە بکوژی تۆ خۆشت نابی. یعنی ئەم هینانەیە ینی بڵێن ئەم هینە لۆجیکیانی لێکەوێتەوە بەڵام لە جوابەکەیشی بەم شێوازەیەکەم ئێمە هیچ شتێکمان نییە بۆ ینی هیچ شتێک بەڵگەیەکمان نیە لەسەرەوە بکرێ گەشت بۆ ڕابردوو بکرێ بۆ دەستکاری ڕابردوو بکرێ. بەڵام جوابەکەیشی ئەوەیە کە ئەگەر بیستوانێت بە مەردێتەوە توانی گەشت بۆ ڕابردوو بکەی کە دەستکاری نەکەی. ئەمەیشەیە ئەم بیرۆکەیشەیە. بەڵام گەشت بۆ داهاتوو لە ئاستی تەنۆرکەی وردا ممکنە و تەنها کێشەکەی تەکنیکیە بۆ تەنۆرکەی گەورەیشەوە بۆ کەسانی جوەکوێمەش کێشەکە تەنها تەکنۆلۆژیایە نەک ئەوە کە لەباری ئوسوڵیەوە ڕێگریەکە بێت. لەباری ئوسوڵی هیچ ڕێگریەک نییە بۆ گەشت بۆ داهاتوو.